هەموو ڕادیۆیەک هەموو ئیزگەیەک پێویستی بە نوێبوونەوەیەک هەیە بە خۆگونجاندن هەیە لەگەڵ ئەو سەردەمەی کە تایە ئەژی. ئێستا خۆتان ئەزانن سەردەمی سۆشیەل میدیایە و سەردەمی بڵاوکردنەوەی هەندێ هەواڵ و هەندێ ناخۆشیە کە بەڕاستی کارێکی تەسیرێکی زۆری لەسەر کۆمەڵگەکەمان کردووە. بوونی ڕادیۆی ڕاستگۆ، بوونی ڕادیۆیەک کە بەجددی ئازار و ناخی خەڵکەکە بگەێنێ لە هەمان کاتیشە خۆشیەکیشی پێشکەش بکاتن، نەک تەنیا تۆ باس لە معانات و قوربەسەری و دەردەسەری بکەیت. ئەو دەردەسەریەشی کە ئێگەیەنیت بە شێوازێک بێتن کە بەجددی واقعەکە بگوێزیتەوە. یەکێتی دوای کۆنگرەی نوێبوونەوە جارێکی تر و لە قۆناغێکی تری خەباتی نوێدا کار دەکا لەسەر بە ئەنجام گەیاندنی پەیام و دروشمەکانی ڕاپەڕین، هەوڵەکان لە دابینکردنی موچە بۆ موچەخۆران، بودجە بۆ ئاوەدانکردنەوە، چەسپاندنی یاسا لە کوردستانە، شەفافیەت لە سێکتەرە جۆرا و جۆرەکانی حکوومەت و فراوانکردنی پەنتایەکانی دەربڕینی بیر و ڕای ئازاد و هێنانەدی ئاشتی و سەقامگیری، کۆمەڵایەتی و یەکریزی یەکگرتووی نێوان هێزە سیاسیەکان. پەیاممان دیموکراسی و لامەرکەزیەتە.